ئەو بە چۆچی ڕەڵە دەچمە بازارێ دەی لە شە ساغ بێ ئەڵێ مەگەشوویتە بازارە زانیچی حەزم لە ماستی مەڕە سەد لێ ماستی مەڕم بۆ بکڕە بە ساخە بم باشە سەرچاوان نانە وەرە 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 مەیهێنە بە ساخە بم وەیە لۆ ئەزانیی ڕۆڵە ئەترسم ماستەکە ماستی مەڕ نەبێ خۆ مەڕ نییە بڵێ با تا من قەناعەت بکەم کەەوە مەڕە مەیهێنە وازی لێ بێنە ئێمامە چاوەکەم جارێ کڕیتم هینایتمەوە خواردیتت ئەگەر هەم بۆڵم ڕێواسی ئاوار هاتووە دەمم ئاوی کرد چیلۆی ڕێواسم بۆ بێنە بە چاوان کە تۆ وەرە شەوکەت بەرێ مامە ڕێواسەکە بێنە لۆ دیسان ئەترسم ئەڵێن دوای دوو ڕۆژ هەوالی یا یەکسەر ڕقە بێ لەبەرەوە نەیهێنی باشتر دە جارەی با بکڕم بەڵکو ئەگەر ڕق بووم مەیخۆ ئەزانین چی دڵم ئەگڕێ حەزم لە شیرینیە شیرینی ئەڵێن شیرینی ئەوو ئیسماعیل هاتووە ئەمەngە بە لەزەتە ئەمەngە بە لەزەتە نیشی لۆم ئالەوە بۆ بێنە ئامن ویلادەتم ئەو شارێ نەمزانیە لەو شارەی شیرنیەبی بەناوێ بۆ ئیسماعیل هەزاریتم لە عێراق بە شوڕتەی دەلێن ئەبوو ئیسماعیل دەمەیهێنە چاوەکەم مەیهێنە لەبەرەوە من شەکرە و شتی وام هێبا تووشی بەڵایەکیش دەبم مەیهێنە لە باشە مامە ئەمنیش دەبی بچم هەندەگە شای بکڕم حەمودی ئەوڕۆ نیورانێ دەگاتە کلمە حەمودی چیە شەوکەت دەڵێ حەمودی چێیە حەمودی کوڕت ئەوەی 30 ساڵە بەجێ هێشتی چوویتە خاریج من ئەتووی بە خێو دەکەم ئای بێسفەت ئەی تۆ بە چاومە نانە مامە لە خزمەت داما تو بەڕاستی تا چ دەوێت لە خزمەتم بەس مەقسەدم کوڕەکەت دێتەوە هەر ئەوەندەم گۆ ئەڵێم کوڕم شەوکەت قەسابە ناسی برادرمەیە قەسابە لۆ لە بەشکم پێی بڵێ ئەوە مەڕێکی 40-50 کیلۆیمان بۆ حازر بکات بە چاوان 50 کیلۆ ئەلۆ کاک مشیر کوی کاکە مڕێکمان لۆ حازر کە ئەوها دەوری 50 کیلۆیەکبی لۆ خێرەیە نەکەی یەک دقە کاک مشیر یەک دقە وا بزانم زیادی کرد هەفتا باشە نە 70 کیلۆ نە 50 کیلۆ ئەوە قەرارم مامەڕەکەش نەکەم بەخێر مامە کو دەبی ئەخر مشیر وا لە سەخەتە فەقیرەی یەک دقە کاک مشیر بە مشکلێکی گسکایە حەڵکەم مامە چی پێ بڵێمەم کە قوربانت دەبم ئاخر کوڕێ ئیسیفادەی نەبێ من خێری چی بۆ بکەم تو بە خۆت نەتگۆ مامە نەتگۆ مەڕی دەکەمە خێر ئەخر لۆ پیاوی شەرمەزار ئەرێ کوڕم تو عیب ناکەی داناوەشەی بۆ لە خۆت و تەلەفۆنەکەی بۆ قەساب من خێر ناکەم مامە ئەتو بە خۆت وەتگۆ ئەگەر نە ئەمن لە خۆڕە کو غەڵەتی وها دەکەم بەناوی تو خێری دەکەم بە خۆت گۆتت خێر دەکەم ێستش ناکەی کێفی خۆتە چاوەکەم